دەزانیت کێ چاودێری دەکات؟ چی دەزانن دەربارەت؟ چۆن دەیزانن؟ ئەو زانینە چ کاریگەریەکی هەیە لەسەرت؟ ئەگەر نازانیت ئەوە لە مودوە ئاگادار بە، چونکە برا گەورە هەمیشە چاوی لێت. ساڵی 1930 ئەلبۆس هەکسلی لە ڕۆمانی جیهانیکی یازای نوێدا پێشبینی هاتنی سەردەمێکی کرد کە تیایدا دەسەڵات پێویستی بەوە نییە چاودێری هەوڵاتیان بکات، بەڵکو بە جۆرێک ئاراستەیان دەکات کە خۆیان بوونی ئازادی و تایبەتمەندی ڕەت بکەنەوە و هەر کەسێک باسییان لێەوە بکات هێرش بکەنە سەری و لە کۆمەڵگا دەری بکەن. ساڵی 1948 لە ڕۆمانێکدا بە ناوی 1984 کە بە ڕۆمانی براگەورە ناسراوە، جۆرج ئۆرویل نووسەری ئینگلیزی بەناوبانگ باز لە هاتنی سەردەمێکی زۆر جیاواز دەکات لەوەی هەکسلی. ئەو دەڵێت داهاتوو دەبێتە سەردەمێک کە تیایدا دەسەڵاتی براگەورە لە ڕێگەی ئامێری تێلسکرینەوە چاودێری هەموو چرکەیەکی ژیانی هەوڵاتیان دەکات و هیچ کەس لە هیچ کات و شوێنێکدا خاوەنی هیچ ئازادی و تایبەتمەندیەک نابێت. بەڵام دروستبوونی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو وەهمەی دروست کرد کە پێشبینیەکانی هەکسلی و ئۆرویل بێچەوانە بوونەتەوە و بەهۆی فراوان بوون و زیادبوونی تۆڕەکانی ئینتەرنێت و پەیوەندیەوە خەڵک بوونەتە چاودێری بەردەوامی دەسەڵات و ئەوان دەسەڵات ئاراستە دەکەن. هەتا ئەو کاتەی چەند کەسێک لەوانی بە فیکەلێدەرەکان ناسراون وەک بیل بێنی، تۆماس درەیک، کێرک وێبی ئەو وەهمەیان بەتاڵ کرد. بەڵام لە هەمویان دیارتر ئەدوارد سنۆدن بوو، چونکە وردەکاریەکانی ئاشکرا کرد و ئەوەشی دەرخست کە چیتر چاودێری کردن تەنها بۆ خەڵکی گومان لێکراو نییە، بەڵکو بۆ هەموو کەسێکە و بەبێ ئاگاداری و ڕەزامەندی دادگاشە. ژیانی تۆ لای ئەوان بریتە لە مێتەدەیتا. هەرچی دەکەیت، هەرچی دەڵێیت بە پەیوەندی تەلەفۆنی یان بە پەیوەندی لە ڕێگەی ئینتەرنێتەوە یان لە ڕێگەی چاتی دەنگیەوە، هەرچی دەنووسیت لە نامە، ئیمەیل، چاتی ئینتەرنێت، هەرچی زانیاری و داتات هەیە، هەرچی فۆتۆ و ڤیدۆی تایبەتت هەیە، هەرچی فایل و فۆڵدەری ناو ئامێرە ئەلەکترۆنیەکانتە، پرۆفایلی تۆڕە کۆمەڵایەتیەکانت، ڤیدیۆ کۆنفرانسەکانت، سەردانی هەر سایتێکی ئینتەرنێتت کردبێ و بۆ هەر شتێک گەڕابێتیت لە ئینتەرنێتدا، سەیری هەر ڤیدۆیەکت کردبێت، تەنانەت ئەو یاریانەشی کە کردوتە، بۆ هەر شوێنێک چووبی، لە هەر ڕیستۆرانتێک نانت خواردبێ و سەردانی هەر شوێنێکت کردبێت، هەرچیەکت کڕی بێت و لە هەر شوێنێک کڕی بێت و هەر کەسێکت بینی بێت و باسی هەرچیەکت لەگەڵ کردبێت. کۆی ئەو زانیاریانە لە لای ئەوان کۆکراوەتەوە و پێی دەڵێن مێتەدەیتا. پێشتر دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا بە تایبەتی دەستگای ئاسایشی نیشتیمانی NSA ئەمەی تەنها بۆ تۆمەتباران و گومان لێکراوان دەکرد، ئەویش دوای ئەوەی ڕەزامەندی دادگای لەسەر وەردەگیرە. بەڵام لە دوای 11 سێپتەمبەرەوە پرۆگرامی تایبەتیان دروست کرد کە ئەمە بۆ هەموو کەسێک لە هەموو شوێنێکی جیهاندا بکەن. بەڵام چۆن دەیکەن؟ پریزم چاودێرە نەبینراوەکە کەرەستەی پلاندانان بۆ تێکەڵکردن و هاوکاتکردن و بەڕێوەبردننی سەرچاوە کە بە پریزم ناسراوە بریتە لەو پرۆگرامەی سەرجەم زانیاریەکانی ناو ئینتەرنێت لە کۆمپانیا گەورەکانی وەک مایکرۆسۆفت، یاهوو، گوگڵ، فەیسبوک، ئالتاک، یوتوب، سکایپ، AOL، ئەپڵ لە ڕێگەی کۆمپانیاکان خۆیانەوە کۆ دەکاتەوە کە بێگومان لە ڕێگەی ئەوانەوە دەچێتە ناو سەرجەم وێبسایت و تۆڕە کۆمەڵایەتیەکانی تریش، هەروەها لە هەموو یان زۆرینەی کۆمپانیەکانی پەیوەندی تەلەفۆنیش. ئەگەرچی هەندێک لەو کۆمپانیایانە سەرەتا ئەویان ڕەت کردەوە و تەنانەت هەندێکیشیان پەنایان بۆ دادگا برد تا ڕێگری لەو کارە بکەن، بەڵام دادگا نهێنیەکان کە لەلایەن دەسەڵاتەوە دانرابوون ناچاریان کردن کە سەرجەم سێرڤەرەکانیان بۆ بکەنەوە. بەو جۆرە پریزم سەرجەمی ئەو زانیاریانە کۆ دەکاتەوە کە پێی دەوترێت مێتەدەیتا، واتە بەبێ گرنگی دانە ئەوەی تۆکەیت و چیت هەموو ژیانت لە داتابەیسێکدا دانراوە و ئامادەیە بۆ سیرکردن. بەڵام بەچی سەیری دەکەن و چۆن دەیدۆزنن؟ XKeyscore دۆزەرەوەی هەموو شتێک. ئەو بەرنامەیەیە کە هەموو شتێک لە هەموو شوێنێکدا دەدۆزێتەوە، تەنها ئەوەی دەوێت وشەیەک یان چەند وشەیەک لە شوێنی گەڕانەکەدا بنووسرێت. ئەو کات هەر کەسێک لە هەر شوێن و کاتێکدا هەر یەکێک لە وشانەی بەکارهێنابێت ئەوە بەرنامەکە دەیدۆزێتەوە. هەر هێندەشی کە دۆزیەوە ئەوسا سەرجەم مێتاداتاکانی ئەو کەسە پێداچوونەوەی پێدا دەکرێت. لەگەڵیشیدا سەرجەم ئامێرە ئەلەکترۆنیەکانی ئەو کەسە دەخەنە ژێر کۆنتڕۆڵی خۆیانە. بەواتایەکی تر لاپتۆپەکەت، مۆبایلەکەت
ئایپاد یان تابلێتەکەت ئەگەر کوژا بێتیشەوە ئەوان دەتوانن لای خۆیانەوە بەبێ ئەوەی دای بگرسێنن بەبێ ئەوەی تۆ هەستی پێ بکەیت سەرجەم ئەو شتانی کە تایەتی بیبن بۆ خۆیان. هەروەها کامێرەکانی بخەنەکار بەوەش دەتوانن بەردەوام هەرچیەک لە چواردەورتدا هەبێت بیبیدن. ئەو کات مایکرۆفۆنی ئامێرەکە دەخەنەکار بەو جۆرەش هەرچیەک بوترێت دەیبیستن و تۆماری دەکەن. لەسەر ئەوەشەوە هەموو ئەو ژمارانەی کە لە ڕێگەی مۆبایلەکەەوە پەیوەندیان پێوە کراوە بە هەمان شێوە دەکەونە ژێر چاودێریەوە لە ئەوانیشەوە هەموو ئەوانی تر کە ئەمان پەیوەندیان پێوە کردوون و بەو جۆرە ڕێچکەکە بەردەوام بێت. ئێدوارد سنۆدن دەڵێت لە یەکەم کەسەوە کە بۆ نمونە 40 ژماری هەبێت لە پەیوەندیەکانیدا کاتێک دەگەیتە بازنەیان کەسی سێهەم نزیکەی 2.5 ملیۆن کەس کەوتونەتە ژێر چاودێریەوە. واتە کاتێک دەکەویتە بازنەیان کەسی چلهەم هەموو ئەوانی بەستراون بە ئینتەرنێت یان تۆڕی مۆبایلەوە لە ژێر چاودێریدا دەبوون کە لەوانەیە تۆبی یان من بم ئەو کاتی ئەم راپۆرتە ئامادە دەکەن. سنۆدن دەژڵێت NSA کەرەسەیەک یاخود ئامێرێکی هەیە بە ناوی تومولو کە توانای ئەوەی هەیە لە یەک کاتدا چاودێری 1 ملیار پەیوەندی تەلەفۆنی یان چوونە سەر ئینتەرنێت بکەن و دەشتوانن لە هەر یەک لەو ملیارە ئامێرەوە کە بەکاردێت لە چرکەیەکدا 125 گیگابایت زانیاری داونلۆد بکەن. هەتا ساڵی 2013 NSA خاوەنی 20 دانە لەو ئامێرانە بوو. بە وتەی سنۆدنیش ژمارەی ئامێرەکان زۆر بە خێرایی لە زیادبووندا بووە. لەوانەیە بڵیت ئەوە لەلایەن دەستگای ئاسایشی نیشتیمانی ئەمریکاوە دەکرێت و پەیوەندی بە ئێمەوە نییە. ئیتر بۆ دەبێت ئێمە بترسین. هۆکاری ترس و ئاگاداربوونەکە بریتیە لە Special Source Operations چاودێرەکەی جیهان. ئۆپراسیۆنی سەرچاوە تایبەتەکان کە بە SSO ناسراوە بریتیە لە کۆی چالاکیەکانی چاودێریکردن کە NSA و دەستگا ئەمنی و هەواڵگریەکانی تری ئەمریکا لە سەرتاسەری جیهاندا دەیکەن. ئەمە ئۆپراسیۆنانە زۆر کات بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیاکاندا دەیکەن. کۆمپانیایەکی وەک GCHQ خاوەنی بەرنامەی تێمپۆرایە کە گەورەترین بەرنامەی چاودێریکردنە لە جیهاندا. واتە لەوانی NSAش گەورەتر و بەتواناتر. هاوکات خاوەنی ویکیپیدیایەکی تایبەت بە خۆیانن کە سەرجەم مێتەداتاکانی تێدا کۆکراوەتەوە و هەر کاتێک بیانەوێت بەکاری دەهێن. هەندێک جاریش یان ڕاستەوخۆ خۆیان دەیکەن یان بە هاوبەشی لەگەڵ حکوومەتەکانی تردا بەوەی بە دەستگا هەواڵکاریەکانی ئەو حکوومەتانە دەڵێن کە ئەوان تەکنەلۆجیایەکی لەو جۆرەیان هەیە و ئامادەن بیدەن بە حکوومەتەکەی ئەوانیش بە مەرجێک هەموو ئەو زانیاریانەی لێوی دەستیان دەکەوێت ئەمانی ژوەری بکرد. ئەگەر حکوومەتی ئەو وڵاتەش بۆەوە قایل نەبێت ئەوە خۆیان بەدزیەوە دەیکەن. سنۆدن باز لەوە دەکات ئەمریکیەکان ئەو داوایان لە یابانیەکان کرد بەڵام یابانیەکان ڕەتیان کردەوە کە هەوڵاتیەکانیان بخرێنە ژێر چاودێریەوە زانیاریەکانی ژیانیان بدرێت بە ئەمریکیەکان و وتیان ئەوە دژی یاساکانی ئەوانە. بەڵام ئەوهاش هێشتا هەموو سێرڤەری ئینتەرنێتەکان و کۆمپانیای پەیوەندیەکانیان لەلایەن ئەمریکیەکانەوە هاک کران و کران بە بەشێک لە پریزم. بۆیە بۆ عێراق و هەرێمی کوردستان کە ئەمریکیەکان لە ساڵی 2003ەوە هەژمونێکی گەورەیان بەسەر دەسەڵات و حکوومەتەکانیاندا هەیە ئەگەرێکی زۆر هەیە کە دەستگا هەواڵگریەکانی هەرێم و بەغدا بوو بێتنە هاوبەشی ئەمریکیەکان لە بەکارهێنانی ئەو تەکنەلۆجیایانەدا. ئەگەر خۆشیان نەیان کردبێت ئەوە بێگومان ئەمریکیەکان کردویانە. ئەوان کە توانی بێتیان وڵاتێکی وەک یابان کۆنتڕۆڵ بکەن عێراق و هەرێمی کوردستان بۆ ئەوان زۆر ئاسانە. ئێستا لەوانەیە بڵیت بۆچی بترسین؟ کەسێک هیچ لە خۆی داشت نەبات و هیچی نەکردبێت بۆچی لەوە بترسێت کە چاودێری دەکرێت؟ ئەو کە هیچی نییە بیشارێتەوە با بەردەوام لە ژێر چاودێریدا بێت. بەڵکو باشترە هەمووان لە ژێر چاودێریدا بن تاوەکو گومان لێکرا و تیرۆریست و خراپەکاران بدۆزرێنەوە. ئەم بۆچوونە هەڵەیەکی مەترسیدارە چونکە چاودێری بەردەوام واتە نەمانی تایبەتمەندی و بەوەش نەمانی ئازادی. هەموو کەسێک پێویستی بە تایبەتمەندی هەیە، پێویستە هەست بە تایبەتمەندێتی بکات تاوەکو بتوانێت ئازادانە بیر بکاتەوە و بدوێت. کاتێک خەڵک لە ژێر چاودێری بەردەوامدا دەبن ئەو تایبەتمەندیە لە دەست دەدەن. کاتێک هەست دەکەیت هەمیشە کەسێکی نەبینرا و چاوی لە هەموو جوڵەیەکتە و هەموو قسەکانت دەبیستێت و هەموو نامە و چاتەکانت دەخوێنێتەوە بێگومان ترسێکت تێدا دروست دەبێت کەوا دەکات ئازادانە کار نەکەیت و نەدویت. بەدەر لەوەش ئەو زانیاریانە تەنها دژ بەوانە بەکار ناهێنرێن کە تاوانیان کاری تیرۆریستی دەکەن بەڵکو دژ بەوانەش کە بۆ چوونی سیاسی جیاوازیان هەیە.
یاخود لەگەڵ بۆچوونی دەسەڵاتدا ڕێک هاوکات بەکاردەهێنرێت بۆ ئاراستەکردنی بیر و بۆچوونی هاوڵاتیان بەرەو ئاراستەیەکی سیاسی یاخود ئابووری دیاریکراو. بۆیە ئەم جەنگەیان لە پێناو ئازادیدایە و دەبێت لە نێو دنیای دیجیتالیدا